بە بۆنەوەی کە کتابێکیان بڵاو کردەوە کەس لۆگۆی پێوە بێمەتی 25,000 بۆ مانگێ ئەو ئێمە 2 مەتر و 50 ینی مانگەکە 50,000ەکە ساڵەکە تەقریبەن 300,000ەکە لەبەرەوەی بۆ خۆمانی خەرج ناکەنەوە پارەیە مورادمان هەموومان دایپۆشی نایبینی و پارەیە بۆ چۆچ ئەگەر پارەکە ببینی لە شەقامەکەی خۆمان خەرجیان کردایەوە ئاسایی بوو بەلام $100 بۆ بیە لە بەچی بیێن لە کوێمان بوو کابرای مانگی 250,000 کرێ دوکانە هەیە باشە ئەم مانگە باوەڕ ناکەم 20,000 مان تیا پیا کردبێ هەموو ئەگەڕێتەوە سەر شانی حکومەت هەموویە بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوان دەوێت ئێستا ئێمە لەوێ